مسعود عەبدولخالق لەبارەی ڕەوشی کورد لە ڕۆژئاوا و باشووری کوردستان دڵنیایی دەدات. حەلبووسی ناکۆکیەکانی لەگەڵ بارزانی گەیاندە لووتکە و دەڵێت چاودێری حکوومەتە کاربڕێکەرەکەیان دەکەین. پلانێکی مەترسیداری تورکیا دژی کورد لە ئاگەری هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران ئاشکرا دەبێت. مسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر ڕای دەگەێنێت لە سەرەتای هاتنە سەرکاری ترامپ پێشبینی دۆخێکی سەختمان بۆ کورد کردو ئێستاش بەکرداری دەیبینین. لا پانێڵێکی دیدارێک لە دەڤەری ڕاپەڕین کە ڕێکخراوی مەرام پێی هەستا بوو. مسعود عەبدولخالق وتی پێشبینی دەکەین ئەم دۆخە خراپەی سەر کورد بەردەوام نەبێت بەهۆی ناجێگری سیستەمی جیهانی بەتایبەت بۆ قۆناغی دوای ترامپ. لەبارەی دۆخی هەرێمی کوردستانیش وتی بە خۆشحاڵی بەهۆی ئەوەی بەغدا کڕیاری هیچ پلانگێریەکی ناوچەکە لەسەر کورد نییە بۆیە هەرێمی کوردستان تەنها مەترسی پێکنەهاتنی ناوخۆی خۆی لەسرە. هەموو دامەزراوە شەرعیەکان پەخراون. مسعود عەبدولخالق وتیشی خۆ ئەگەر لە دۆخی ئێستامان عێراق ئامادەی هەبوایە بچێتە نێو ئەو پلانگێریە ئیقلیمیە بە پشتیوانی نێودەوڵەتی دژی کورد دۆخی هەرێمی کوردستانیش لە ڕۆژئاوا باشتر نەدەبوو. لە دیدارێکی ڕۆژنامەوانی محەممەد عەلبووسی سەرۆکی حیزبی تەقەدوم ڕایگەیاند ناکرێ کابینەکەی محەممەد شیع سوودانی دوای 3 مانگ ماوە بەسەرچوو دابدرێت لە کاتێکدا حکوومەت هێرێم چەندین ساڵا ماوەی بەسەر چووە و کاربڕێکەرە بۆیە لە داهاتوودا چاودێری کارەکانیان دەکەیت. قسەکانی ناوبراو وەک ئاماژەیەکە بۆ ئەوەی ئەگەر ڕەنگە لە داهاتوودا هەرێمی کوردستان ئاوا بێ پەرلەمان و حکوومەت بمێنێتەوە ئەگەری زۆرە لە دادگای فیدراڵی سکاڵای لەسەر تۆمار بکرێت. لا باشێکی دیکەی دیدارەکە محەممەد حەلبووسی ڕایگەیاند کە هێشتا زۆر هەنگاو ماوە بەرامبەر بە پارتی ئەنجامی بدەیت. تیشی پارتی هانی مالیکی داوە بۆ ئەوەی خۆی هەڵبژێرێت ئەگینا هیچ وڵاتێک جگە لە ئێران پشتیوانی ناکات. تۆڕی MBNی ئەمریکی لە راپۆرتێکدا باسی لەوە کردووە کە ئەگەر بێت لە ئەنجامی هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران ڕژێمی ئەو وڵاتە هەرس بهێنێت ئەوە تورکیا لە پێناو ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی ئەزمموی هاتنە ناوە یاوارەکانی سووریا دێتە ناوخاکی ئێران و ناوچەیەکی دابراو بۆ ئاوارەکان لە ناوخاکی ئێراندا دروست دەکات کە بە بڕوای چاودێران مەبەستی تورکیا لەو کارە ڕێگریکردنە لە دروستکردنی ئیدارەیەکی خۆبەڕێوەبەری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە راپۆرتەکەدا هاتووە تورکیا بە شێوەیەکی بەرفراوان خۆی ئامادە دەکات بۆ ئەگەری قەیرانێکی لەگەڵ ئێران کە تەنها ڕەهەندی سەربازی نییە بەڵکو جیۆپۆلۆتیکیشە. بە شێوەیەک ئەنقەرە لەو باوەڕەدایە کە هێرشێکی سەربازی ئەمریکا بۆ سەر ئێران ئەگەرێکی ڕاستەقینەیە و نیگەرانی سەرەکی تورکیا شەپۆلی کۆچبەرانە.